باشترین کەلام مسلمانە بەڕێزەکان خوشک و برا عەزیزەکان فەرمایشتی خوای تەعالایە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ وشەی پەروەردگارە خاوەنی ئەم کەون و کائیناتەیە ئەزانێت چی بووە و ئەزانێت چی ئەبێ هیچی لێون نییە هیچی لێ گوم نییە هیچی لێ غائب نییە و شاراوە نییە ئەی چۆن باشترین کەلام کەلامی ئەو نەبێ و باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەری مختارە صلی الله عليه وسلم کە خوا ناردوێتی و هەر فەرمایشتێ لە دەمی دەرئەچێ لە خۆڕایی دەرناچێ لە دەمی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى هەر کار و کردەوەیە کە ئەنجامی ئەدا هەمووی بە پەروەردەی خوای پەروەردگار پەروەردە کراوە واصطنعتك على عيني چۆن ڕەوشتی چۆن بەرنامەکەی چۆن ڕێبازەکەی جوانترین ڕێباز نەبێ کە خوا شایەتی بۆ داوە فەرمێ وإنك لعلى خلق عظيم کە خوا بە ئێمە ئەفەرمێ باشترین سەرمەشق کە بیکەن بە سەرمەشقی خۆتان لە دنیاە محمد صلى الله عليه وسلم ولكم في رسول الله أسوة حسنة وخرابترین ڕێگا و ڕێباز خۆشەویستەکانم هەر ڕێگا و ڕێبازێکە کە دانەری مرۆڤەکان بێ دوور لە وەحی خوای پەروەردگار زۆر کێشەیە مرۆڤەکان بێ لە وەحی دوور لە قورئان دوور لە کتێبە ئاسمانیەکان دوور لە سونەتی پێغەمبەرەکان بەرنامە دانن ئەو بەرنامەیە کە ئەوان دایەنن ئەو ڕێبازەیە کە ئەوان دایەنن پڕە لە ئارەزوو پڕە لە بەشی نەفس بۆیە بەرنامەیەکی زۆر لار و لێوەر دەرەچێ چاکەکەیان خراپە چونکە ڕێک دژی بەرنامەی خوایە وەک ئەوە وایە کە ئێمە ئەو سبلیتە کە نێرراوە بۆمان لە کۆریاوە لەگەڵ کەتەلۆکێک نێرراوە ئەو مەسنەعی کە دروستی کردو خۆی ئەزانێت چۆن بەکاری بێهێنرێ باشە بەڵام یەکێک وەستایەک لەم ناوانە کۆڵکە وەستایەک هەڵەسێت ئەڵێ من ئەزانم چۆنەوە یەکەم جاریشە و نەیبینیە بەس تۆزێ لە کارەبایی شت ئەزانێ بەر ئەبێ لێ و ئەیدا لە کارەبا و ئەیسووتێنێ چونکە ئەو نازانێ بەپێ ئەو کەتەلۆکە لەگەڵێ هاتووە بەکاری نایەنێ بە ئارەزووی خۆی ئەڵێ قابل خۆ منش عەقڵم هەیە بۆ خۆی ئەیسووتێنێ عاقڵترین کەسی ئەم دنیاە بێوێ دەستکاری دنیا بکا بەبێ کەتەلۆکەکەی خوای پەروەردگار بەبێ ڕێنمایی پێغەمبەری موختار تێکێدا بۆیە خراپترین ڕێباز ئەو ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و ئەو ڕێبازانە گومڕاییە سەر لێ شێوانە لە دنیا ئەوەی شوێنی بکەوێ سەری لێتێکەدا و لە قیامەتی شایخاتە ئاگری جەهەنەمەوە خوا پەنامەندە